بەنای خۆی گەورە و میرەبان سڵاوتان لەوێ بینێرانی عزیز و خۆشەویست. ئەمڕۆ دەبینین بە هەزاران کەس بەشداری لە پرۆژێکدا کردووە کە بریتە لە لەبەرکردنی فرمودەکانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ. جا من دەچمە لای بەشدار بووان و لێیان دەپرسم چه هەستێکتان هەیە، چەندێ دڵخۆشن کامڕۆ بەشداریتان لەم پێشبڕکەیەدا کردووە. ئامانستان لە بەشداریکردن لەم پێشبڕکەیەدا چییە؟ ئەگەر لە نێو کۆمەلگای کوردی ڕێکخرا و کۆمەڵە کەسانێک هەبن خەریکی بەلا ڕێدابردنی کۆمەلگای کوردی بن، لە بەرامبەریشدا خەڵکانێک هەن دەیانەوێت ئەم کۆمەلگایە لەسەر ڕەسەنایەتی خۆی بەردەوام بێت و پەرەش بە پەرەی پێ بدرێت و گەنجان و لاوانمان ئاشنا بکرێن بە ژیان و کەسایەتی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ، ئاشنا بکرێن بە ڕێبازە ڕاستەکەی ئیسلام. جا ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و بۆچوون و تێڕوانینی بەشداربووانتان بۆ دەگوازمەوە، بینەرمان بن. ئەمن ئەوەی زۆر سەرنج ڕاکێشام ئەوەی کە دەڵێ ئەو دوو نوێژەی کە زۆر لەسەر منافقەکان قورسە نوێژی بەیانی و نوێژی عیشا ئەوەیان زۆر هانیدان بەڕاستی کە جدیترم لەسەر ئەو دوو نوێژیان ئەو دوو فەرزیان باشتر جێبەجێیان بکەم. ئێمە بەردەوام خزمەتکاری قورئان و حەدیثەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم کەسێکی خاوەن پێداوێت تایبەت بەڕاستی حەزم کردووە سول لە بەهارەکەی خۆم وەربگرم کە خوای گەورە بەڕاستی ڕاستە من ئەندامێکی لێ مستاندیتەوە، بەڵام لە بەرامبەردا چەندەها ئەندامی تری بەمەدا چەندەها نیعمەتی تری لەگەڵ من کردووە. یەک لەوانە ئەوەیە کە خوای گەورە بەهرەی پێداوم کە توانیم خیدنم تەواو بکەم. ئەم لە لای خۆم زۆر پێسەر بەرزم و زۆر کەیف خۆشم کە کوڕەکەم نابینایە و دەتوانیتن بەشداری بکاتن لە هەموو خولەکان. ئەگەر تۆ ناو دەرچ بۆ گەشتی عومرە گەیشتە لای پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه وسلم چی پێ دەڵێن؟ هەموو کات ئاواتی من ئەوە بووە ئەو ناخۆشیە و ئەو شەونی خونیەی من ئینشاڵە بە فرمێسکێکی خۆشی و بە سوزدەیەکی شکرانە لە بەرامبەر خودا و پێغەمبەرەکەم کۆتایی پێدێنم. بزانم وەکو گەنجێک هەستێکت هەیە کە بەشداری لە پرۆژێکدا کردووە کە تایبەتە بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ڕاستی هەستێکی خۆشە، ئەمە ئاودانی دڵ و دەروونە لە خزمەت فەرمودەکانی سەروەرین ئێمە. بەشداریکردنەوە نییە تۆ خەڵاتت بۆ دەرچێ، ئەمە بەشداریکردن هەم بۆ زانیاریەکانی خۆمان هەم خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خوا دەری دەبڕین صلی الله علیه وسلم. ئامانجی تو لە بەشداریکردنەکە چی بوو؟ ئامانجی من زەبتکردنی فەرمایشتەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. ئامانجم خەڵاتەکان نیە ئینشاءالله، هەم دەوڵەمەندکردنی خۆمانە بە زانیاریەکان و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هەم چەسپاندنیشە لەسەر نەفسی خۆمان ئینشاءالله. لەم حەدیثانە ئێمە شتێک فێر بین زەبتیکەین لەسەر خۆمان ئینشاءالله. وەڵا هەستێکی زۆر خۆشە کە دەبینی ئەوم خەڵکە بۆ جۆش و خۆشیەوە لەو زەمانە خراپە لەو هەموو ئاڵێتە خراپەی کە هەیە بۆ بەلاڕێدابردنی گەنج بۆ بەلاڕێدابردنی کۆمەلگا دەبینیم بەبێ هیچ باگراوندێکی سیاسی یاخود حیزبی ئەو هەموو کۆمەڵە خەڵکە بە هەموو بیر و بۆچوونی جیاواز و ئایدۆلۆژیاوە لێرە کۆبوونەتەوە یەک هەدەفیان هەیە، ئەویش خزمەتکردنە بەدین شارەزابوونە لە فەرمایشتەکانی پێغەمبەر دوردی خودای لەسەر بێ، شارەزابوونە لەو دینەی کە تاکە ڕێگای ڕاستە، تاکە ڕێگایەکە ئێمە وەکو هەمووەکو مسلمان هەمووەکو میلەتیش شانازی پێوە بکەین. و ئامانجی بەڕێزت چی بوو لە بەشداریکردن لەم پرۆژەیە؟ وەڵی ئامانجی سەرەکی من لە بەشداریکردن لەو پرۆژەیە و لە پرۆژەکانی دیکەش و لەوانەی داهاتوو شاڵەگەر خواتە من بدا شارەزابوونە لە دین، خزمەتکردنە بە دین، یعنی سووری قیامەتیە زیاتر. تا چەند گرینگە ئێمە لەگەڵ خوێندنەوەی فەرمودەکان و زانینمان بە فەرمودەکان لە کار و کردداری ڕۆژانەشماندا ڕنگ بداتەوە. بە دڵنیایەوە ئەگەر تا ئێستا نەمانزانی و لە بەرمان نەکردو و لیان شارەزانە بووین لەمە دووە کە زانیمان و لیان شارەزا بووین ئەرکمان زۆر قورسترە. ئێستا دەبێت بە فعلی لە ژیانی ڕۆژانەمان جێبەجێ بکەین لە شوێنی کارمان، لە بازار، لە ماڵەوە، لەگەڵ خێزان، لەگەڵ کەسوکار، لەگەڵ هاوڕێ،
لە بازاڕیکردن لە هەموو شوێنێک بە دڵنیایەوە دەبێت جێبەجێیان بکەین و یعنی وێنەیەکیوان نیشان بدەین کە ئێمە جیاوازترین لە خەڵکی دیکە ئێمە جیاوازترین لەوانەیە کە گرنگی بۆ بوارانە نادەن. زۆر باشە. فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی بەسوودا، بەڵام کامەیان لە لای تۆ زۆر سەرنجڕاکێش بوو، کامەیان زۆر پێی سەرسام بووی؟ واللهی ئەمن ئەوەی زۆر سەرنج ڕاکێشم ئەوەی کە دەڵێ ئەو دوو نوێژەی کە زۆر لەسەر منافقەکان قورسە نوێژی بەیانی و نوێژی عیشا ئەوەیان زۆر هانیدان بەڕاستی کە جدیتر بووم لەسەر ئەو دوو نوێژیان ئەو دوو فەرزیان بەجێ باشتر جێبەجێیان بکەم ئەویان زۆر سەرنج ڕاکێشم و ئێستا لەگەڵ خوێندنەوەی فەرمودەکە نوێژەکان بە باشتر و چاکتر لە چاو پێشوو ئەنجام دەدەی؟ ئەکید بەڵێ پشتیمان بەخوای گەورە. طبعا بەشداریکردن لەو لە ئیمتیحانێکی وهالا کەوا مسلمانە خڕبووینەوە کەوا لە بین سەبەر بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بەڕاستی دڵمان خۆشە. طبعا باشە ئێستا کە خەریکی وڵامدانەوەی پرسیارەکانی و ڕۆچووی بەناخی وشەکان و وەڵام و فەرمودەکان و دەمەوێت بزانم چ هەستێک چ جۆشێک بە جەنابەت دەبەخشێ بەرەو کوێت دەباتن؟ وەڵا طبعا بە جوێی فەرمودەکان طبعا هەر فەرمودێک کە دەخوێنمەوە دەبی لێوت بمەوە مثلا بۆ نمونە فەرمودە هەیە باسی باشترین کردەوە دەکاتن ئیتر تو ڕازەخۆ دەبی بچێ ناو مەوزوعەکەی ناو بابەتەکەی کە باسی نوێژ دەکاتن فکر لە نوێژ دەکەینەوە کە باس لە چاکەی داک و باوک دەکاتەوە بامان شێوە ئیتر پێدا بڕ بەو شێوەی. زۆر باشە کام فەرمودەیان زۆر سەرنجی ڕاکێشایی خۆ فەرمودەکان هەمویان جێگای تێڕامانن بەڵام کامەیان زۆر سەرنجی جەنابەتی ڕاکێشە؟ وەڵا فەرمودەکان طبعا هەمووی جێ سەر ڕاکێشانە بەڵام یەک لەوانە أفضل الأعمال الصلاة لوقتها وهروها بر الوالدين ئەویان زۆر سەرنج ڕاکێشان بەڕاستی. بزانم وەکو گەنجێک چ هەستێکت هەیە کە ئەمڕۆ بەشداری لەم پێش بشکەیە؟ واللهی هیواداری هەموو ساڵێک شتووە دووبارە بتەوە بەجددی شتێکی باشە نەکرد لەبەر هەدیەکان هەر بەجددی ئاشنابوونە بە وتەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەلام و هەم لە بۆ ئەو منداڵانێک کە تازە پەروەردە دەبن و هەم لە بۆ مەش بەجددی ئیسفادەی باشی هەیە. تۆ سوودێک لێ بینیوە؟ واللهی زۆر شت هەبوو کە دەشتم زانی لە بیرم کرد بوو دوای بە بیرم هاتەوە هەندێک شتە بوو کە نەمدەزانی نوێ بوو ینی بەجددی ئیسفادەی زۆر باشم لێ کردیا. زۆر باشە. کام فەرمودەیان زۆر سەرنجی ڕاکێشایی؟ ئەوەی کە دەڵێتن خدای گەورە لە هەموو بەندەکانی لی دەبورێتن ینی کە خوای گەورە 99 ڕەحمی هەیە لە قیامەت داینا و یەک ڕەحمی خستۆتە سەرزەوی و ئەوشی کە دەڵێ خدای گەورە 99 ناوی هەیە ئللا یەک ناوی کەمترە کە حەدیسەکە باسی دەکاتن بەس یەک شت خاڵ حەزم دەکەم لەسەر ئەوەی ئەو 99 ناوە بەس تایبەتە بە ئینسان ئەگەر ناخدا زۆر ناوی دیکەشی هەیە کە بەزڕەنگە شمولی ئینسانیت نەکاتن ئەگەنا زیاد لە 100 ناویشی هەیە بەس 99 ناوی شمولی سەر دنیامان دەکات. لەگەڵ چێ بەشداریت کرد؟ واللهی ڕاستی خوشکەکەم لێرکوانەیە ئەو ناوی نووسی و ناوی تۆمارکردم هەر ئەو کتابەکە لۆهینا بێکەوە بەشداریمان کرد. ئێستا پێکەوە هاتوونە بەشداریتان کرد؟ ئەرێوەڵا ئینشاءالله هەموو ساڵە چش دووبارە دەبتەوە و ساڵی پاریش منداڵە خوشەکانم هەموو بەشداریان کرد و دەرەجەی زۆر باشیان هینە. چەندە دڵخۆشی چەندە کەیف خۆشی کە ئەمڕۆ بەشداریت کردووە؟ زۆر دڵخۆشم بەتەمایی بەشداریکردنی نەبووم بەس منداڵم هاتن ئەمنیش تەماشێکی پرسیارەکانم کرد باوەڕ ناکەم چی تێداوی نەزانم بەشداریم کرد و مرتاحیشم و دەستان خۆش بیاخۆ. ینی ئێستا زۆر دڵخۆشی؟ مرتاحم وازام لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە موضوع ئەحادیثی پێغەمبەر عليه الصلاة والسلام تر ئینسان لەو مەجلیسانە تا بەشداری بکە هەر باشە. ینی ئێستا هەست دەکەی کە لە مەجلیسی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو خەڵکە هەموو لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو خەڵکانە هەمویان دانیشتون ئێستا گوێیان لە پێغەمبەری خوا گرتووە عليه الصلاة والسلام ئێجا هەندێکیان جوان تێگەیشتون هەندێکیان هەندێک کەلیمان باش تێنەگەیشتون خوای گەورە ئێوەش موفق بکەن منداڵەکانتدا کە بەشداری بکەن یان چۆن بوو کە بەشداریان کرد؟ ئێمە بەردەوام خزمەتکاری قورئان و حەدیثەکانی پێغەمبەرین صلی الله عليه وسلم کتابی خوای گەورە و فەرمودە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیان بەبێ ئەوانە هیچ مانا و تامێکی نییە
ئێمە هاتوینەتە سەرەوە دنیاە لیەبلووەکم ئەیکم ئەحسەن و عەمەلە شەڕی ئێمە ئیمتیحانی ئێمە لەسەر ئەو ئەحسەن عەمەلانەیە لەسەر ئیشی خراپ و چاکنی ئێمە ئیماندار منافەسەیەک دەکەین لەسەر شتی چاک چێ چاکتر بکە ئێمە ئینشاءڵڵا لە دوای خراپەنین ئێمە لە منافەسەی ئەوەن چێشتی چاکتر بکە چێ لەو ئیمتیحانەی باشتر بباتەوە لەو دنیای خی گەورە سەرکەوتوی ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەزانی بۆ کۆمەلگا جوانترین ڕوبەڕووبوونەوێ لە بۆ ئەو شتە پیس و خراپانەی کەوا ڕوبەڕووی ئەو میلەتە مسلمانان ئەکرێنەوە بۆ ئەوی خەڵک زامی خۆی لە بیرکە نقصانەکانی خۆی لە بیرکە حکومەتانە لەوەی شتی خۆیان داپۆشن شتی خراپ دینە ناو میلەتی بەڵام ئێمەش بەوانە جوابیانە دەین و ئینشاءڵڵا شتی چاکتریش لە ڕێگای ئینشاءڵڵا. السلام عليكم مادي نبن أحوالتان خير سرتا باش خير سرتا بابزانم هەستێکتانەیە کەم ڕۆ بەشداریتان کردووە لەم پێش بڕکەیە سەرەتا بەخێبێن سەرچا بەخێرەتەن دەکەم مەڵێ سەرەتا دەستخۆشی لە ئەنجامدانی ئەم پرۆژەیە دەکەم هیوا سەرکەوتن بۆ ئەم سافە دەخوازم کە هەستا بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە بە تایبەتی ستافی ڕێکخراوی گەشە پێدانی قوتابیان بەڕاستی من ئەمڕەکە هەست بە خۆشحاڵێکی زۆر دەکەم لە بەشداریکردن لەم پێش بڕچەیە جوانە لە بەرکردنی ئەم حەدیسانە بەڕاستی زۆر خۆشحاڵم مەڕاستی سوودێکی زۆرم لێ وەرگرتە هیوادارم ئەم پرۆژەی بەردەوام بیتن یەکەم پرۆژ و دو پرۆژیش نەبیتن باشە بۆ تۆ زەحمەت نییە بۆ تۆ قڕز نییە لەخوای گەورە بە زیادبی سپاس بەخوای گەورە لە بۆ من شتێکی زۆر خۆش ئاسان بوو من حەزەکەم بە دەرفەتی دەزانم ئاماژە بە شتێک بدەم سەرڕای ئەوەی کە من خوێندکاری ماستێریشم واتە لە ماستێریش دەخوێنم بەڵام سپاس بەخوای گەورە لە فەزلی خوای گەورە بوو کە ئەم دەرفەتی بۆ ڕخساندم کە توانیم بەشداری لە پرۆژەیەدا بکەم و من یەکەم پرۆژەشم نییە بەشداری دەکەم لە چەندها پرۆژەی تریش بەشداریم کردووە و هەست بە خۆشحاڵێکی گەلە زۆر دەکەم بەڕاستی من سەرڕاوێک کە ئە 50 حەدیسەشم لەبەر کردووە الحەمدولله توانیتم چەندین حەدیسی کەش لەبەر بکەم بۆتە هۆکاری ئەوەی کە وەم لێ بکاتن بەردەوام بنە سەر بەشداریکردنم لەم پرۆژانە جا هیوادارم ئەم پرۆژانە بەردەوام بیتن و یەکەم پرۆژ دو پرۆژەش نەبیتن ئینشاءڵڵا دەپرسم چەندە دڵخۆشی جەنابەت کە دەبینی کوڕەکەت بەشداری لەم پێشبڕکەیەدا کردووە و لە کاتێکدا کە نابینایە بەناوی خۆی گەورە مەرەبەر سپاسان دەکەن سپاسی کەناڵەکەتان دەکەن کە ئەوەرکە کێشەوە هاتووە کە ئەو دیمەنەی تۆمار بکاتن وەڵای ئەم لە لای خۆم زۆر پێسەر بەرزم و زۆر کەف خۆشم کە کوڕەکەم نابینایە و دەتوانیتن بەشداری بکاتن لە هەموو خولەکان هەر ئەو خولەنە لە خولەکانی دیکەش هەمووی بەشداری کردین لە بەرکردنی قورئان و بەرکردنی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەمووشی لە فەزلی خوای گەورە هەموو دەرەجەی باشیشی هیناینا هەمووشیان لە سەتەکان بووینە برێ و هیوادارم برێ ئێوەش کەم تەرخەمی نەکەن لە تۆمارکردنی ئەو نەوە کەسانە و پیشانی خەڵکیش بدەن کەەوە ئەوانەی کەم ئەندامیشن برێ توانای ئەویان هەیە کە لە هەموو کارەکاندا لە هەموو کارەکان بەشداری بکەن برێ بە تایبەتی لە کاری خوێندندا لەبەر ئەوە چونکە کاری خوێندن کارێکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە لەکەم خوای گەورەش پاداشتی ئێوەش بداتەوە پاداشتی ئێوەش بداتەوە بابزانم وەکو گەنجێک دەپرسم وەکو گەنجێک بەشداری چەندین پرۆژەت کردووە الحەمدولله سپاس بەخوای گەورە بەشداریم لە چەندەها پرۆژەی کردووە هەل چ لە پرۆژەی لەبەرکردنی حەدیسەکانی سەروەرمان صلی الله علیه وسلم چ لە پرۆژەی لە بەشداریکردنی لە پرۆژەی لەبەرکردنی سورەتەکانی قورئانی پیرۆز بێ ئامانج لە بەشداریکردن لەم پرۆژانەدا چی بووە؟ سەرەتا ئامانجێکم ئەوەیە من وەکو کەسێکی خاوەن پێداویست تایبەت بەڕاستی حەزم کردووە سود لە بەهرەکەی خۆم وەربگرم کە خوای گەورە بەڕاستی ڕاستە من ئەندامێکی لێ منستانیتەوە بەڵام لە بەرامبەردا چەندەها ئەندامی تری بەمەدا چەندەها نیعمەتی تری لەگەڵ من کردووە یەک لەوانە ئەوەیە کە خوای گەورە بەهرەی پێداوم کە توانیم خوێندنم تەواو بکەم و فەزلی ئەویش بوو کە ئەوی پێدام توانیم بەشداری لەم پرۆژانەدا بکەم ببوورە تا ئێستا هیچ گەشتێکی عومرەت بۆ دەرچووە؟ والله تا لەخوای گەورە بەزیاتر ئەسەر بۆم دەرنەچوە بەڵام سپاسی خوش دەکەم من یعنی چاوملەوەینە کە خەڵات و شتێوام لە بۆ دەربچێ من تەنها ئەوەی بەشداری دەکەم کە سوودی لێ وەربگرم چکۆ لەبەرەوەی من چەندەها شتە بووە کە شارەزاییم لە شەرعدانەوە بەهۆی بەشداریکردن لە پرۆژانەوە توانیم شارەزایەتی باش پێدا بکەم بە تایبەتی لە حەدیسەکانی سەرۆرمان صلی الله علیه وسلم دوعات نەکردووە کە بەشداری دەکەی
ناویش دەربچێ بۆ گەشتی عمرە؟ والله من الحمد لله يعني نەک دوعا من بگشتی دوعا دەکەم هەر ئەوەی لە دەستم لە دوعاکردن لەوێدا تەنها لە ئەوەی لە هەموو شتێک دوعا دەکەم من لە خوای گەورە بە زیادبی يعني قسەری ناکەم لە دوعاکردن هەزار هەر شتێک لە بەردەستم دابی. والله هەستێکی زۆر خۆشم هەیە هیوادارم هەموو لە گدەرچن ئینشاءالله. باش ئامانجی بوو لە بەشداریکردن لەم پرۆژەیە؟ تەنها فێربوونی کەلامی خودای گەورە و قورئان و تەنها شتێک لێ فێر بم. زۆر باشە. کام فەرمودیان زۆر سەرنجی ڕاکێشای؟ واللهی هەموویان هەمویان زۆر بە تایبەتی؟ والله ناتوانم تحدیدی بکەم چونکە هەموویان لۆ من یەکشت بوون هەمووی زۆرە پرۆژانە بە گرنگ دەزانی بۆ کۆمەلگا؟ بەڵێ زۆریش بە گرنگ دەزانم هیوادارم بەردەوام بن زوو پرۆژی ئەوها بکرێتن. گرنگجەکەی لە چیدا دەبینیەوە وەکو گەنجێک پێمان بڵێ؟ یعنی وەکو گەنجێک ئەو هیوادارم ئەو گرنگجەکەی لەوەی دەبینم کە گەنجەکان کە شتەکەل و ئەو گەنجانەی فێرە علم بن و شتێکی زۆر تاکە چکە ئێستاکە ئەوە شتێکی زۆر باشە لۆ گەنجان. دەپرسم وەکو خاتوونێک کە بەشداری لەم پرۆژەیەدا کردو چ هەستێکت هەیە؟ والله لە خوای بەزیاد بەهێزتێکی زۆر خۆشمەیە کە دەبینمەوە هەموو مسلمانە و خوشک و برایە مسلمانانە هەموو بەشداریان کردیا هەستێکی زۆر خۆشمەیە سواز لەوە خوای. زۆر باشە. ئامانجت لە بەشداریکردن چی بوو؟ والله ئامانجی من ئەوە بوو کە بەڕاستی هەندێک لەو ئەوانە کە پەنجا و گەوهرە سپاس لە بۆ خوا کە ژیانی منی زۆر گۆڕی. ژیانی تۆی گۆڕی؟ ژانە کە عملی پێ دەکەم لە خوای بەزیادی بۆ نمونە کە ئێستا زۆر لە فەرمودەکان هەیە بۆ نمونە فەرمودەیە کە دەڵێت والله زۆر فەرمودەیە بەس بۆ نمونە کە فەرمودێک دەڵێتن الفضل للأعمال صلاة لوقتها وبر للوالدين واتە باشترین و گەورەترین کردەوە لای خوا نوێژکردن لە کاتی خۆی وە تاکەکردن لەگەڵ دایک و باوک. بۆ نمونە زۆر کات نوێژەکانم هەموو کات ئیشەکانم پێش نوێژ زۆردار ئیشەکەم دەکرد ئەو دەدەم گۆ دوای نوێژەکە دەم بەڵام لە خوای بەزیادبی ئێستا نوێژەکانم هەموو پێش ئیشەکانم دەکەم وە بەپێی پێویستیش نەبوومە هەتاکو ئێستا لە بۆ دایک و باوکم لێرەوە زۆر خۆم بە شەرمەزار دەزانم بەرامبەر بە دایک و باوکم ئەگەر دەتوانم تەنها بۆ قەرەبیان بکەمەوە لە نێو نزاکانم تەنها بە نزاکانم قەرەبیان بکەمەوە لێرەوە پێیان دەڵێم چاویان ماز دەکەم پێیان دەڵێم ئینشاڵڵا لە یەکەم دێری نزاکانم هەموو کات لە یەکەم دێری نزاکانم دەبن ئینشاڵڵا. ینی پێشتر وەکو پێویست لە وەکو پێویست نەبوو. ئێستا شەرمەزارم بەرامبەریان تەنها دەتوانم بە دوعاکانم بە نزاکانم قەرەبیان بکەمەوە. زۆر باشە. چێ یارمەتی دەری تۆ بوو چی هاوکاری تۆ بوو؟ تاکە کەسێک کە یارمەتی دەرم بوو هەموو مامۆستایەکانم بە تایبەتی مامۆستای خۆشەویستم کە ئەو کە زۆر کاتێککە بەشداریم کرد لە قورئان پێی گوتی حەز دەکەم فەرمودە هەیە دەمەوێتن بەشداری بکەیت لەگەڵ تاکە کەسێکیش کە هاوسەر و خۆشەویستەکەم بوو. سەرەکە چۆن یارمەتی دەدای؟ یارمەتی دەدام بەڕاستی ینی منداڵم لەبەر منداڵەکانم واجبی منداڵەکەم زۆر جار ئەمن دەرسم پێدەگوت ئەو هەموو شتەکانی زۆربەی ئەرکەکانی لەسەروی بوو زۆر یارمەتی دەدام بەڕاستی زۆر خۆم بە شەرمەزاری دەزانم و دەتوانم بشتێم. زۆر سپاسی و مامۆستایانە دەکەم و زۆر سپاسی ئەوانە دەکەم کە چاو دێرانە کە بە مادوونە ناسانە دەستی مادووبوونیان دەکوشم مادوونە ناسانە لێرە ڕاوەستاون زۆر سپاسیەوەی بەڕێزشەکەم. باشە زۆر سپاس. ئەگەر تۆ ناوت دەرچوو بۆ گەشتی عومرە گەیشتە لای پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه و سلم چی پێ دەڵێن؟ هەموو کات ئاواتی من ئەوە بووە کە بگەمە خزمەتی خوددا و پێغەمبەرەکەم بەڕاستی تاکە هیوای منیش ئەوەیە لێرە بتوانم فرمێسکێکی خۆشی و سوزیەکی شکرانە ببەم لێرە چکە بەڕاستی هەموو کات گریاوم هەموو کات ئەو ناخۆشیە و ئەو شەو نخونیەی من ئینشاڵڵا بە فرمێسکێکی خۆشی و بە سوزیەکی شکرانە لە بەرامبەر خوددا و پێغەمبەرەکەم کۆتایی پێدێنم. هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیم خوای گەورە سەرکەوتوت بکە. سەلامەتی مەمنون زۆر بەخێرمێ سەرچاوان. سپاس بە خوای گەورە هەستەکەم بە پشتیوانی خوای گەورە هەمومان لە بەهەشتین حەمدولله. کەواتە ئەمڕۆ زۆر دڵخۆشی. حەمدولله سپاس بە خوای گەورە ئەم دەرفەتەی پێبەخشی.
ئامانجت چی بوو لە بەشداریکردن لەم پرۆژەیە؟ تەنها لە پێناوی خی گەورە و ڕسواکردنی ئەوانەی کە زڵدایەتی خی گەورە ئەکەن. گرنگجی ئەم جۆرە پێشبڕکیانە لە چیدا دەبینەوە بۆ کۆمەڵگا؟ والله ئەگەر بتوانین شتێکی بچکۆلە بۆ ئەم دینە گەورە و عەزیم و پیرۆز و جوانە بکەین کە بە ئێمەی بەخشیە بە تایبەتی بە ئافرەتان. چۆن ینی؟ ئەو ڕێزە جوانەی لێ ناوین سپاس بۆ خی گەورە حەمدولله. ینی بەشێک لە ڕێکخراوەکان دەڵێن وەکو پێویست ئاینی ئیسلام مافی ئافرەتی نەداوە. تۆ وەڵامت چێ بۆ ئەوان؟ بەداخەوە هەمیشە دوعای خێریان بۆکەم. بەرزی پیرۆزی خۆیان تەنها لای خی گەورە و لایەنی ئیسلام ئابیرنەوە بەس گونا حەنەوانە. ئاینی ئیسلام مافیەوەی داوە؟ هەر زۆر حەمدولله سپاس بۆ خی گەورە. من هەمیشە چەند سوپاسی خی گەورە ئەەکەم لەسەر هەموو ئەو ناز و نعمەتەی کە پێی بەخشیوەم. ئەوە نە سوپاس و ستایشیەکەم لەسەر ئەوەی کە موسڵمانم کە ئافرەتم لە ناو موسڵمانە. سپاس بۆ خی گەورە. بابزانم چۆن ئەمڕۆ بەشداریت کردووە؟ واللهی ئیشاڵە لە پێناوی خۆی بەشداریمان کردیا ئینشاءڵڵا. چه هەستێکی خۆشیت هەیە بابزانم؟ طبعاً ئەوە لە هەموو شتێکی خۆشترە. ئەوە خاستن ئەمە تەمەنمان ڕۆیشتیاگە بێ و لە شتێکی وا دەرچین ئەوە زۆر باشە. تەمەنت چەندەکە بەشداریت کردووە؟ سارم. باشە پرسیارە تەمەند درێژ بیاخوا پرسیارەکان بۆ تۆ قورس نین؟ بە قورآن وەکو مەسەلەن ئێستا و گەنجانە شێوی دەزان شێوی ئەسئیلە و ئیمتیحان و ئەمە شتانن زۆر باش نازانین. بەس قیچەک لە عەرەبیەکەی تێدەگەم قورئانیشم خوێندیا بە حکمی ئەوەندەی ئینشاءڵڵا شتێکی دەنووسم. زۆر باشە. کام فەرمودەیان زۆر سەرنجی ڕاکێشای؟ جیهانیان. کام فەرمودە زۆر بەلاتەوە جێگای سەرنج بوو؟ بەخوای ئەوەی بڕی الوالیدەین. ئەو زۆر سەرنج ڕاکێشە. باشە لەگەڵ چێ بەشداریت کردووە؟ کە سوکاری خۆم بەخوای داری براشم لەگەردایە. سلام علیکم دایە. باشی ئەحواڵت؟ سلامەت و مەمنون. بابزانم چه هەستێکت هەیە کە ئەمڕۆ بەشداریت کردووە لەم پێشبڕکەیە؟ وڵی هەستەکەم زۆر خۆشە دڵم زۆر خۆشە کە ینی لەگەر مسلمانان ینی بخۆم نیەتی من ئەوە نەبووە کە برم بەشدار بم ینی ئەگەر ینی سەتیش نینم و ینی جایزە وەرنەگرم بەس هەر عەزم لێیە ینی ڕەشاتێکی لێرە لەناو مسلمانان پێیەکەم لە بۆ چاوی دژمنان لە بۆ ینی دڵیان پێ بتەقیتن دژمنانمان دژمنی ئیسلام. ئامانجی بەشداریکردنی تو چ بوو؟ وڵی بەز لە بەرەوەی کە دڵم زۆر پێخۆشە ینی کاتێک فەرمودەکانی پێ سەلم دەخینمەوە دڵم زۆر پێخۆش دەبیانی پاشی ئاەتەکانی قورئانیش حەدیسەکانی پێ سەلەمیە دڵمان زۆر پێخۆش دەبێت کە کاتی حەدیسەکان دەخینینەوە. باشە بۆ ئێوەی خانمان ئەم زۆرە پێشبڕکەیانە زەحمەت و قورس نین؟ وڵی هەتەعەدەچی باشە باش الحەمدلله کە ئیشیشمان کردیا و لەگەر ئیشەکان ینی برم دەرسەکانشمان فەرامۆش نەکردیا. هەر بەشداری بووینە. چێ یارمەتی دەری ئێوە بووە؟ یار خۆم کە دەبینم لە تەلەڤیزیۆنی بانگواز دەکرێت لە بۆ ینی شتەکی والای ئەن درەم ئەگەر ساقیتیش بم هەر دەچم سفڕی بینم هەر دەچم لۆی ینی برم دژمنانمان کە دریان پێ تون ببیتن نازان ئەم چەندی وەردەگرم خۆ دەبینن کە بەس ئەم لێرە قەرباڕغیەکەم دروست کردی ڕەشایەکەم دروست کردی لێرە. فەرمودەکانیش وەکو پێناسەیەکە هەستەکەم بۆ ئیمتیحانەکان بۆ ژیانمان بۆ هەموو شتێک. من أكثر سواد قوم فهو منهم ئێمەش بتوانین ڕەشایەکی بچووکیش بێ لە زیادکەین لە ناو گروپی مسلمانان نەک بە فەرمودە و ئاەتەکانی خوای گەورە بچین ڕوو هەر ڕۆژەی فکرێکی ئیکسپای لە وڵاتان بێنین لێرە باسیکەین. بە هەروە خۆم بە دڵخۆش دەزانم دڵخۆشکە دەزانم کە خوای گەورە ئەو ڕێڕاستی بەم نیشان داوە. با من بەژیان بۆی کردووە تاکو سوود و هەب بۆ دنیا بۆ قیامەتشم بۆ دنیام بۆ ئەوەی کە سوودی هەبی بۆ ژیان بود بۆ داهاتوشم بەڵام دو قیامەتم بۆی پەداش لای خودای گەورە بۆ گرمەوە. چەند فەرمودە لەبەر کرده بوو؟ بەخوای لەبەرم کردو بای خۆ خەمن نەبی ئەگەر لێرەشە دێ لۆ دەرنەسی ئینشاڵڵا خوا لەولایە هەندێ مەلو ئەو لامە ئەرێ وەڵڵا ئەگەر وەڵامەکانت هەمووی ڕاست بوو و نایش لە تیربشکەکەی دەرچوو چووی بۆ گەشتی ئەمڕا لەوێ گەیشتیا سەر گۆڕی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم چی پێ دەڵێی؟ وەڵڵاهی جا چی پێ بڵێم ئەڵێم شەرمەزارتم خوای گەورە وا بکات لەسەر حەوزی کەوسەر ینی بە دیداری شاد ببم بەڕاستی ئەمە حەقی و پێغەمبەرە نازدارەمان نەداوە. وڵی ئینشاءڵڵا خوای گەورە لێمان ڕازی بێ و زیانیاری زیاتر کۆکەینەوە و ئینشاءڵڵا ئەگەر ئەمڕێکمان بەنسیب بێ دێکەمە هەدیە لەوە داکەم ئینشاءڵڵا. زۆر دڵخۆشم لە خزمەت فەرمودەی پێغەمبەریمان عەلەیهی سەلات وەسەلام.
ئەم زۆرە پێشبڕکەیانە گرنگجەکەی لە چیدا دەبینیەوە؟ بەڕاستی من زۆر بەختەوەرم بۆ پێشبڕکەیانە ئەمە وەکو ینی بەرەو پێشبرنێکی ئاسانە بۆ ئێمە هەم فێر دەبین و هەم بۆ ئێمەش ئاسانتر دەبێت لە ڕێی ئەم پێشبڕکەیانەوە زیاتر لەبارەی دینەوە تێدەگەین. ئەم زۆرە پێشبڕکەیانەوە لە ئەوەی گەنجان کردو کە زیاتر خەریکی خوێندنەوە بن لە جیاتی ئەوەی کە خەریکی بەکارهێنانی موبایل و سۆشیال میدیا بن. بێگومان ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە و ئەمەوا دەکات زیاتر بەرەو دینەکەمان یعنی هەوڵی بۆ برین تێ بگەین و لە ئاسان بێ بۆمان و زۆر خۆشم بۆم کارانە هیوادارم چەندێک گرینگە کە فەرمودەکان فێر دەبین لە ژیانی ڕۆژانەشماندا ڕنگ بداتەوە. زۆر گرنگە چونکە ئەمە دەبێتە ئاسانکاریک بۆ ئەوەی زیاتر تێبگەین لی و فەرمودەکانیش وەکو پێناسەیەکە هەستەکەم بۆ ئیمتحانەکان بۆ ژیانمان بۆ هەموو شتێک. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم. بابزانم ئەمڕۆ چەندی دڵخۆشی کە بەشداریت کردووە؟ هەندی هەموو دنیا دڵم بەو تاقیکردنەوەی خۆش الحەمدولیلا کەوا بەشداری لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خۆ عەلەیهی سەلات وەسەلام دەکەین. خوای گەورە ئینشاءڵڵا لیمانی قوبڵ کە بۆمانی ئاسان کە ئینشاءڵڵا پێ زۆر پێ خۆشحاڵین کەوا بەشدار بێتین لەو فەرمودانە. زۆر باشە. ئامانجی بەشداریکردنەکە چی بوو؟ والله مامۆستا هەر ئینەمە الأعمال بالنیات هەر کەسە بە جۆرێک نیەتێکی هەیە من ئامانجم ئینشاءڵڵا لە هەموو شتێکە کە تو بەشداری ئامانجی سەرکەوتنە بەڵام گرنگترین شت کە خاڵی یەکەمی وەدابنین من ئەکتەر سەوادە قەومین فەهو منهم ئێمەش بتوانین ڕەشایەکی بچووکیش بێ لە زیادکەین لە ناو گروپی مسلمانان نەک بە فەرمودە و ئاەتەکانی خوای گەورە بچین ڕوو هەر ڕۆژەی فکرێکی ئیکسپای لە وڵاتان بێنین لێرە باسیکەین. ئەوە ئەسلی دین و ئەوە ئەسلی ڕەسەنایەتی کوردەواریەکەوە ئێستا تۆ لەو ساحەیە دەیبینی. من ئەوە مەبەستەکەم زیاتر. زۆر باشە. تا چەند گرینگە فەرمودەکان کە لەبەری دەکەین تەنها لەبەرکردن نەبێ بەڵکو لە ژیانی ڕۆژانەماندا ڕنگ بداتەوە. زۆر گرینگە لەبەرکردنی ئاەت و فەرمودە بەڵام لەو گرنگتر ئەوەیە کەوا ئێمە بتوانین کاری پێ بکەین و ڕۆژانە ئەو ئاەت و فەرمودانە لە ناخ و لە ناف و دەرونی خۆماندا ڕنگ بداتەوە. زۆر گرینگە کەوا ئێمە چەند لەبەرکردن خاڵێکی زۆر گرینگە بەڵام لەو گرنگتر کارکردن بە فەرمودە و ئاەتەکانی خوای گەورەیە. بۆ تۆ قورس نەبوو زەحمەت نەبوو؟ واللهی من بەڕێز هەر وەک دەبینن خوای گەورە بە جۆرێک لە نەخۆشی تاقی کردمەوە الحەمدولیلا سوپاس بە خوای گەورە. نەخۆشیەکەت چییە؟ نەخۆشەکەم لە مانگی ڕەمەزانی ڕابردوو تووشی جەڵدەی مێشک بووم پاش کۆمەڵک عیلاجات و شووە ئێستا هاتینە مەرحەلەیەوەی دەتوانم کەوە بە پێوە بتوانم هەستمەت سەر پێوە پاش ماوەیەکی زۆر توانیم ئەو شتە بکەم بەڵام الحەمدولیلا هەستەکەم خوای گەورە ئاسانکاریەکی باشی بۆم کردووە لە ئەوەی کەوا لەو فەرمودە و ئاەتانە کە کاتە بۆشایەکانی کاتی خۆم بەو شتە بە سوودانە پڕکردەوە الحەمدولیلا لە خوێندنی قورئان و ذیکر و لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام. زۆر خۆشحاڵم کەوا بەشداری ئەم زۆرە چالاکیانە دەکەم. حەمد و سەنا بە خوای گەورە. دەمێ بزانم وەکو گەنجێک گرنگی بەشداریکردنت لەم پرۆژێدا لە چی دەبینیەوە؟ من سەرەتا دەستخۆشی لە جەناتان دەکەم. من زۆر خۆم خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کردووە لەم جۆرە پرۆژانە چونکە سێری گەنجانی هەوتەمەنی خۆم دەکەم کە زۆر بێ ئاگانە لەم جۆرە پێشبڕکەیانە کە من داهاتوی خۆم ئاماجی خۆم پێشی خۆم نێدیایە بەڵام سێری کەسانی هەوتەمەنی خۆم دەکەم زۆر بێ ئاگانە لەم جۆرە پێشبڕکەیانە لەم جۆرە پرۆژە جوانانە و هەروە زۆر خۆم بە دڵخۆش دڵخۆش کرد دەزانم کە خوای گەورە ئەو ڕێڕاستی بەم نیشان داوە و من بەژیان بۆی کردووە تاکو سوود و هەبی بۆ دنیا بۆ قیامەتشم بۆ دنیام بۆ ئەوەی کە سوودی هەبی بۆ ژیان بۆ داهاتووشم بەڵام دوو قیامەت بۆی پەداش لای خودای گەورە وەگرمەوە و زۆربەی کەس بۆی بەژاریان کردووە بۆ ئەوەی خەڵاتێک وەگرم ڕاستە خەڵاتەکە شتێکی زۆر گرنگە بەڵام لایەکەوت دەبی نێوان خۆت و خوا یەکلا بکەوە بۆچی بەژاری کردووە و خەڵاتەکەش دەرچێ عیبی نییە ناوەڵڵا عیبی نییە ئەوە لە خواوەیە و زۆر سەرنجی ڕاکێشام کاتێک کە ئەم پەردووکەم خوێندەوە وەکو دەڵێ خوای گەورە ئەگەر ڕۆژانە دوو خولەک بڵێ سوبحانەڵڵا بحەمدی وەکو کەفی دەریە گوناحەکانی ڕەش دەکاتەوە بەڵام ئێمە کە سێری خۆمان کە ڕۆژانە چەند سەعات چەند کاتژمێر چەند ڕۆژ چەند ساڵمە دەڕوە بەڵام بێئاگەن بە ئەو دوو خولەکە ئەم زیکر لە بڵێ یعنی ئێستا کە تۆ فەرمودانەت خوێندەوە زۆر سوودت لێ بینی ئێستا خەریکی ذکر و یادی خوای گەورەی بەڵێ کاتێک سێری ئەوەنم خوێندەوە زۆرستم
لێ فێربوومە ڕۆژانە زۆر کەس لۆ دایکم لۆ باوکم هەشتێک هەبی پێیان دەڵێم هەشتێک زانیان هەبوو لۆ دەروبەرشم فێر دەکەم تۆ خوێندکاری بەڵێ خوێنکار پۆلی یازەی خوێن زانستی علمیمە زۆر باشە بۆ تۆ زەحمەت نییە لەلایە خوێندنی قوتابخانەت هەیە لەلایە خەریکی لەبەرکردنی فەرمودەکان بی وڵای زۆر زەحمەت و بەڵام سێرم کرد کە ژیانم بەس خوێندنی ڕاست خوێندەکە بەشێکە لە ژیانم بەڵام علمەکە بەشێکە لە ژیانم وەکو کات دابەشم کردووە لە خوێندنەکەم هەم لۆ پێش بڕکێشکەش وڵا باشم دەستی ئەو ڕۆ زۆر درت خۆش بی ئەرێ بەخوا درم گەلە خۆشە ئەرێ وەڵا لۆ ئەو فەرمودەی خۆشەویستی هاتی مادی کو درم خۆش نابی هەمیشە درت خۆش بی بیاخۆ سەلامەت بخوا ئەنگۆ شەر بەردەوام بنخوا لە شتی ئەوها کاری خێر چەند فەرمودە لەبەرکردەوە 50 فەرمودە لەبەرکردبوو بەخوای نارێم هەموم لەبەر کردێ بەس ئیش ئەمن لۆ ئەوەی نەهاتیمە لۆ هەدیە و مەدێ بەس لۆ ئەوەی لۆ خۆشی هاتیمە لۆ ئەو فەرمودە خۆش چەند فەرمودە لەبەرکردبوو بەخوای لەبەرم کرد بای خۆ خەمن نەبی ئەگە لێرەشە دێ لۆ دەرنەسی ئینشاڵە خوا لەولایە هەندێمە لۆ ئەو لامە ئەرێ وەڵا تەمەنت چەندە بەشداریت کرد وڵای مال شتێست و یەکم تەمەند درێژت کە عەرەبی لەگەڵ چێ هاتی چێ لەگەڵ خۆتی نایە تەنێ وڵای کچەکی جیرانمان یارمەتی دایمان ڕەبی ڕووی تەنێ هاتی ئەخە وڵاهی من دارشتم نییە و ئەرێ وڵا ئینشاءڵڵا خوای گەورە لەو دنیا پلە و پایی بەرزترت پێ دەبەخشی ئینشاءڵڵا وەژمانە دەری کە بەشداریان نەکردیان وڵاهی دەریم بەشداری بکەن گەلە خۆشە ئەوەی ئێستا جاحیرن بەشداری بکەن نەک لە تەمەنیمە ئەمە فکرەکەمان ئەوەندە ئەوە نمایە و لەبەر بکەین بەخوا ئەو فەرمودە خۆشەویستەی وەنیە بەس ئەوەی زاحیرە ئەرێ وەڵا لە خۆی هەوڵ بدا زۆر خۆشە دەبینی ها هەموو بەشدارێن زۆر درم خۆشە ئەرێ وەڵا سلام علیکم السلام ورحمة الله وبركاته بابزانم وەکو خاتونێک ئەمڕۆ بەشداری لەم پێشبڕکێدا کردو چه هەستێکت هەیە والله من هەمیشەوا دەڵێم کە لەو پرۆژانە بەشداری دەکەم ئەوەندەی لەو پرۆژانە دڵخۆشم ئەوەندە جێژنان دڵم خۆش نییە ینی واز دەکەم لە جێژندام هیوادارم هەر بەردەوام بن باشە دەڵێ وەکو جێژن وەسفی دەکەی بۆچی بەو شێوازە وەسفی دەکەی واللهی کەشێکی ئیمانیە کەشێکی ینی چۆم بڵێ نازانمنەوەیکە وەسف ناکرێ کەشێکی ئیمانیە کە هەست دەکەی لێرەی زۆر دڵت خۆش دەبی ئۆتۆماتیکیان کە هاتوم هەست بە دڵخۆشێکی زۆر دەکەم ئەوش فەزلی خۆیە بەڵێ ئامانجی بەشداریکردنەکە چی بوو؟ وڵی ئامانجی بەشداریکردنەکەم لەوەی ئێستا من سەد نهێنم لەوەی دانەیەکم غەڵەت بێنەوە و نۆبێنم بەس ئامانجی بەشداریکردنەکەم بۆ نمونە یعنی کاری پێ بکەم ئەوە بۆ من بە هەموویەتی ئەگەر وڵامەکانت هەمووی ڕاست بوو و نایش لە تیربشکەکەی دەرچوو چووی بۆ گەشتی ئەمڕا لەوێ گەیشتیا سەر گۆڕی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی پێ دەڵێی؟ واللهی جا چی پێ بڵێم ئەڵێم شەرمەزارتم خوای گەورە وا بکات لەسەر حەوزی کەوسەر ینی بە دیداری شاد ببم بەڕاستی ئەمە حەقی ئەو پێغەمبەرە نازدارەمان نەداوە باشە بەشێک لە ڕێکخرا و ڕێکخراوەکانی ئافرەتان بە تایبەتی دەڵێن ئیسلام زۆر زوڵمی لە ئافرەت کردووە یان وەکو پێویست حەقی نەداوە تۆ وەڵامت چییە بۆوان؟ وڵایی ئیسلام هەموو حەقێکی بۆ ئێمە دابین کردووە ئیسلام هەموو حەقی بەڕاستی من لەگەڵ ئەو قسەیە نیم کە بڵێم ئیسلام حەقی بە ئافرەت نەداوە ئەسڵەن حەقی ئێمە لە ناو ئیسلامدایە چەندی ئەم پرۆژانە وای کردووە لە ئێوەی گەنجان لە جیاتەوەی خەریکی سوۆسیال میدیا و بەکارهێنانی مۆبایل بن خەریکی خوێندنەوە بن بەڵێ دایکم ئەو ڕۆژەی وی دەگوتە من ئەوەندەی ئەتو ئێستا دەرسی دەکەی ئەوەندە لە زانکۆی دەرست نەدەکرد چونکە ئەو پرۆژانەکە گوێبیست دەبم خێرە حەزەکەم بەشداری بکەم لەوەی سوورەتی ڕەحمانجی الحەمدولیلا بەشداریم کرد و لەوەشیان بەشداریم کردی ئاین دایکم دەیوت ئەوەندەی ئێستا دەدبینم کە دەرسی دەکەی ئەوەندە وەختی زانکۆی دەرست نەدەکرد زۆر حەزم لێتی ئەوەندە گرنگیت بە زانکۆ نەدەدا ئەوەندە گرنگی بۆوانە بەڵێ بە تەکیت لەگەڵ خۆتی ناوە هاوڕێی پێشە خۆم چۆن یعنی وات کرد کە ئەویش بەشدار بێت وڵی پێم گوت و ئیتر ینی هانمدا و تەشجیعم کرد و وتم مەڵێ قورسە و ئینشاءڵڵا کە ئەسیلەکەمان هاتە بەردەوی بە ئیزنی خوای بەبیرت دێتەوە چۆن خۆت ئامادە دەکرد ینی چۆن ڕاهێنانت بە خۆت دەکرد وڵی بەپێی مەجال چونکە ئێمە ئافرەتین ئیشکاری ماڵۆشمان لەسرە ئیتر دەرسی تریشم هەیە لە لای تریش دەستی دەستگا و تەجوید و ئانشم هەیە بەس ینی کاتم بۆ خۆم دۆزیبەوە ینی دەمتوانی الحەمدولیلا پێداچونەوەشم بۆی کردبوو بابزەم تۆ ناوت چییە و تەمەنت چەندە کە بەشداریت کردووە؟ من ناوم سەحەرە پۆلی شەشم و 12 ساڵم سەحەر خان بابزانم بۆچی بەشداریت کرد ئامانجت چی بوو؟
ئامانجم ئەوە بوو کە خوای گەورە لێم ڕازی بێت و زانیاریم زیاتر بێت لەسەر ئاینی ئیسلام. وەڵامی پرسیارەکانت چۆن داوە ئاسان بوون؟ باڵێ زۆریش ئاسان بوو. هەر پەنجا فەرمودەکەت لەبەر بوو؟ لەبەرکردنا بەڵام هەم خوێند بووە زۆر بە جوانی. کام فەرمودیان زۆر سەرنجی ڕاکێشای؟ کام فەرمودەیان لەبەرتە ئێستا بۆ مامری؟ ئەوە لەیس منا من لەم یەرحەم سەغیرە ناوەی وەقر کەبیرە. لەگەڵ چێ بەشداریت کردووە؟ لەگەڵ هاوڕێکەم. بابزان وەکو خانمێک چ هەستێکت هەیە کەمڕۆ بەشداریت کردووە لەم پێشبڕکەیە؟ الحەمدلله هەستێکی زۆر زۆر خۆشە بەجددی شانازێکی زۆر زۆر گەورەیە ئەو پرۆژەیە لە بۆ هەر هەمووان کە ئەو خاتونانە دەبینم ئەو هەموو خاتونە لێرە بەجددی شانازێکی زۆر زۆر گەورەیە لە بۆمە. کەواتە زۆر دڵخۆش. زۆر زۆر. ئامانجی بەشداریکردنت چی بوو؟ وڵی ئینشاءالله خوای گەورە لێمان ڕازی بێ و زیانیاری زیاتر کۆکەینەوە و ئینشاءالله ئەگەر عەمرەکمان بەنسیب بێ دێکەمە هەدیە لەوە داکەم ئینشاءالله. باش ئەگەر عمرەکتان لە بۆ دەرچوو تۆش لەگەڵ دایکت دەچیان تەنها دایکت دەنێت؟ ئەگەر بەخۆم نەمتوانێ من یەکەم شت دەگەل لە بەخۆم دەرچی پێشکەشی داکەمی دەکەم. ئەم جۆرە پێشبڕکەیانە چەندێک بۆ کۆمەلگای کوردی با گرنگ دەزانی بە زەڕوور دەزانی؟ بەجددی لەو سەردەمەی ئێستا زۆر 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 گرنگە پرۆژانە ینی خەڵکێکی زۆر زۆر بەلا ڕێدا ڕۆیشتەکە ئەو پرۆژانە دەبنەوە خەڵکێکی زۆر زۆر دێتەوە سەرڕێ جا چ فەرموو دەبی چ قورئانی پیرۆز بی چ دوعا بیتن بەجددی دەستخۆشیان لێ دەکەین. چێ لەگەڵ خۆتی ناوە یان لەگەڵ چێ هاتووی؟ وڵایە من دوو برادەری خۆمم لەگەرە و ئەوانیش داچیان لەگەڵ الحەمدولله ئێمە چار کەسین بەشداریمان کردیا. چۆن خۆت ئامادە دەکرد بۆ فەرمودەکان چۆن دەتخوێند؟ زۆربەی وەخت ینی ئەو وەختانە ینی پاشنوێژی یان پاشنوێژی بەیانە وەختانە زیاتر. چەندە گرنگە کە فەرمودەکان لەبەر دەکەین لە ژیانی ڕۆژانەشمان ڕەنگ بداتەوە؟ طبعاً کە تو شتێک لەبەر دەکەی یان لەبەری دەکەی یان دەخوێنی پێویستە لە عملەکانت ڕەنگ بداتەوە لەبەرەوەی ئەو شتت پێوە دیار بیتن. ئەنی مەسە 50 فەرمودەم لەبەر کردیان هیچ نەبی دە فەرمودەی دەبی لەسەر ڕەوشتم ڕنگدانەوەی هەبی. کام فەرمودیان بەلای تۆ زۆر سەرنج ڕاکێش بوو؟ ئەو فەرمودەی کە دەڵێ هیچ کەسێک ئیمانی تەواو نابی کە پێغەمبەرمان دەفەرمێت کەسێک ئیمانی تەواو نابی هەتا منی لە خۆی و دایک و باوک و منداڵەکانیشی خۆشتر ناوێتن. زۆر سپاس. سلام علیکم. السلام ورحمة الله وبركاته. بابزان چه هەستێکت هەیە کەمڕۆ بەشداری لەم پێشبڕکەیەدا کردووە؟ الحمد لله بەڕاستی زۆر زۆر خۆش بوو بەڕاستی دەست خۆشتان لێ دەکەم یعنی دەبینم ئەوها یعنی بەڕاستی جێگای شانازێ لە بۆ ئیسلام لە بۆ هەمومان. ئامانجی بەشداریکردنەکەت چی بوو؟ والله ئامانجی بەشداریکردنەکەمان ئەوە بوو یعنی لە فەرمودەکان زۆر زۆر بەباش ینی 50 پرسیار الحمد لله زۆر باش بوو. زۆر باش خۆت ئامادە کردبوو؟ الحمد لله خۆم و کچەکانم و نزیکەی لەو کاتی ینی ئەوەی لە بۆ کرایە بەشداریمان کردو حتا ئێستا خوێندومانەوە بە بەردەوامیش. ئەم دوایان دەبینم کە کچی تۆن چۆن هانتدان کە ئەوانیش بەشداری بکەن؟ والله لەگەڵ خۆم ڕۆژانە دەرسم دەخوێن ئەوانش لەگەڵ من دەیان خوێت. باشە بۆ تۆ زەحمەت نەبوو خانمێک لە ماڵەوە هەم ئەرچی ماڵەوە لەسەر شانە لە هەمان کاتیشدا خەریکی لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم؟ الحمد لله الحمد لله ناوەڵە زەحمەت نەبوو هەردووچیان لەگەڵ خۆم ڕۆژانە دەم خوێن کەلیمەکان بە مولاحەزەوە زۆر زۆر باش بووین الحمد لله. ئەگەر ناوی جەناب دەرچوو بۆ گەشتی عومرە کاتێک کە دەچێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەتەوێت چی پێ بڵێ چ پەیامێکی پێ بگەیەنی؟ دەگریم یەکسەر دەڵێم لێمان خۆش بە داوای شەفاعەتمان لە بۆ بکە هەرەوەندا. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته بخير بين. باشي أحوالك تاشي؟ خو ممنون. وزبي أخ. هەستێکت هەیە کەمڕۆ بەشداریت کردووە؟ زۆر دڵخۆشم لە خزمەت فەرمودەی پێغەمبەریمان عەلەیهی سەلات وەسەلام. زۆر دڵخۆشی؟ بەڵێ وەڵڵا زۆر دڵخۆش. ئامانجی بەشداریکردنەکەت چی بوو؟ والله ئەمن یعنی هەردەم حەزم لە بابەتی ئاینی دەخینم و قورئانی دەخینم تەڵەبەی بنکەی جوودی بووم. ئەمانە چەندەکە بەشداریت کردووە؟ والله ماوەلدم 66. گەورە تەمەن درێژت کە بۆ تۆ زەحمەت نییە قڕز نییە؟ ناوەڵا زۆر خۆشە ئینسان یعنی ئەگەر لە پێناو خودای نەژی لۆ چ بژی لۆ ئەو قەبر و قیامەتەی کە دادێ لە بۆمان دادێ لە قیامەتەکمان کە بەسەر دادێ وەک ئێرە نییە لێرە خلاص دەبی بەس لێ خلاص نابی پاژنیژێ سمەینان ئینسان هەموو ڕۆژێ هەلبستی دوعای بکە بلێ خوایە ئەوەی ئەمن دەکەم ئەو ڕۆ هەتا هێوارێ هەر لۆتوبی لۆ کەسیتکە نەبی. لەگەڵ چی بەشداریت کردووە؟ وەڵا بەتەنێ هاتیمە بەێ لە ماڵی بەس من هاتیمە. ئەم جۆرە پێشبڕکەیانە ئەم جۆرە پرۆژانە گرینجەکەی چییە بۆ کۆمەلگای کوردی؟
وڵا گەلە گرنجێکی زۆری هەیە ئینسان تەشجیع دەبی دێتە سەرڕێ ڕاز ئینسان یعنی دەگەڕێتەوە دەزانی ئینسان ئێستا ئەمە لە چ فەسادیەکی داینە کاکە یعنی بەڕاستی ئەم دڵم پڕە بەسیس قسەچی ناکە دڵت لە چی پڕە لەو خەڵکەی پڕە کە ئینسان تووشی هەموو غەڵەتێکی بۆ لەو دنیای کەسی یعنی نالم کەس ناگەڕێتەوە خەڵک زۆر دەگەڕێتەوە الحەمدوللا وە شکر بەس کەس عمل بە غەڵەتی خۆی ناکە دام بە هەڵەکەی خۆی دانانێ ئەرێوە ئەم زۆرە پێشبڕکەیانە ئەم زۆرە پرۆژانەوە لە خەڵک دەکاوە لە هاوڵاتیان دەکا بگەڕێنەوە دەگەڕێتەوە زۆریش دەگەڕێتەوە هەیە چای پێ دەکەوی تەشجیع دەبی دەلێلو ئەمنیش نەچم بە ئەمنیش تۆ بی بکەم بە ئەمنیش بگەڕێم بە ئەمش بگەڕێمەوە لای خۆی گەورە ئەم زۆر حەزم لێ ینی لەو پێشبڕکێیانە هەموو خەڵک بەشداربی بلێن هەموو چین و تێژەک بابێ ئەوی لە توانایدا ئەوی خیندەواری هەیە بابێ زۆر خۆشە هەم خەڵکەکەش تەشجیع دەبی هەم ماڵ و منداڵی تەشجیع دەبن هەم دەوروبەری برادەری تەشجیع دەبی ئەوە ئینسانی ئەمنەوەتی ئەو فەرمودەیەم هەر لە ئەوەی ڕامچێشە منداڵەکان لێیان لە کۆمتێر ڕایشە بەڕاستی وەتیە هەر ئەمن معدەلەوە مانگەکە لە خزمەت فەرمودەی دایمە هەموو ڕۆژ پاشنێژەی سبەینان ئەمن نەنووسیمەوە ڕاست هەموو ئەو هەر پاشنێژەی سبەینان لەبەرم کردیە تایبەتمەندیەکی هەیە پاژنێژی سبەینان خەریکی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تایبەتمەندی گەلە زۆرە هەر وەسفی ناکرێت لە خۆشی ناوەڵا گەلە خۆشە پاژنێژی سبەینان ئەتوو لە خزمەت فەرمودەی پێغەمبەری بی زیکرەکان بکەی یعنی حتا ڕۆژت بەسە دادێ حتا ڕۆژ بەسە دادێ بەس لەگەڵ خوای خۆت بگونجی یعنی ئەوە زیکری بکەی گەلە خۆشە پاژنێژی سبەینان نەنوێەوە ئەرێوە لە قورئانی بخێنی دوعای بکەی زیکرەکان بکەی زیکری سەباحی بکەی دەپرسم وەکو گەنجێک چەندە دڵخۆشی چەندە کەیف خۆشی کامڕۆ بەشداری لەم تاقیکردنەوەدا کردووە بەڕاستی ئەمە وەکو مسلمان زۆر دڵخۆشین چونکە بەشداری حەزرەت ڕەسوڵڵامان کردواتە پرۆژێک لە پرۆژەکانەوەتە لە بەرکردنی سیڕە و حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە دەبێ وەکو مسلمان نەک تەنها دەبێ بە گفتار و کردار و لە هەموو ژیانی ڕۆژانەمان بەرجەستە بکەین ببینە قودوە واتە هەمیشە دڵخۆش بین بەو پرۆژانە چکۆ باش ئەم پرۆژانە سوودی چێ بۆ کۆمەلگا سوودی چێ بۆ کۆمەلگای کوردی بە تایبەتی بەڕاستی ئەم پرۆژانە زۆر سوودی هەیە واتە وەکو وەبیرهێنانەوەیە خەڵک لەوانەیە زۆر مەشغوڵ بی لەبەر مەشغڵەتی دنیا و ئەمە دەبێتە هۆکارێک بۆ وەبیرهێنانەوە واتە ڕێگای ڕاست خەڵک بەهۆی واتە ڕێگای ڕاست ببینێتەوە چکو پەیامەکە ینی خەڵک ینی زۆر وا بەلێشاو پەیامەکە وا دەکەن و بەلاڕێدا ببن ینی ئەمە زۆر کارەساتە لەم وەقتێدا لە جەنابەت دەپرسم گرنگی ئەم زۆرە پێشبڕکەیانە لە چیدا دەبینیەوە بۆ کۆمەلگای کوردی سرتا بەخێر بن ئەم پرۆژەیە کە تایبەتە بە لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە شۆکە زانین فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرچاوەی کۆمەڵێ بەها و قیەمی زۆر گەورەن کە ئەمڕۆ ئێمە کۆمەلگای پێویستمانە الحەمدوللا کۆمەلگای کوردەواری تا ئەم کاتەش لەگەڵ ئەم قیەمانەیە هەر شێشی تر بێ غەریبە بە کۆمەلگای کوردەواری ئەم حەشاماتی ئەمڕۆ لێرە بینیت ئەم ژمارە لە ڕادەبەدەری بەشداربووان ئەوە ئەسەلمێنێ ئەوە زیاتر تۆخکردنەوەی بەها جوانەکانی کوردەواری خۆمانە کە خەڵکی ئێمە چەند ئاشنایە لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێت فەرمودەکانی پێغەمبەری خوا لەبەر دەکا و واتەکانی فێر دەبێت ئەمە مانایەش و مەدولارێکی زۆر گەورەی هەیە بۆ هەر کەسێک ئەگەر تێبگا باشە پەیامێک بە خەڵکانێک دەبەخشێتن کە کورد نین تەماشای میلەتی کوردەکەن و ئەو دیمەنانە دەبینن سەردەمانی خەڵکێک بەویست بێ بە نویست بێ ویسێتی کورد بە نەوعیشتر پیشانی دەرەوەی وڵاتان بدا بە خەڵکێکی لادەر و دوور لە دین و ئیتر بە هەر ناوێک بێ بەڵام ئەمە ئەی سەلمێنێک کە دین و ئیسلامەتی چەند ڕیشەیدا کوتاو لەناو میلەتی کورد چەند لەگەڵ کووردا ئاشنایە دین شتێکی تازە غەریب نییە بۆیە ئەمە ئەو پەیامە دەدا بە دەرەوە بە هەموو خەڵکێک کە کوردن نەسێ و کورد پیاوەکو گەورەی سەلاحەدینی ئەیوبی هەیە ئێستا ئەمڕۆ ئێمە ئەوین و لەسەر ئەو ڕێبازی کە ئەو پیادەی کرد و لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
جواب و استیجابەمان هەبوو بۆ پێشبڕکێکیەوەها خەڵک دێ بە لێشا و گەورە و بچووک و کوڕ و مناڵ و بچووک هەمووی دێن بەشدار دەبن کاوە بەڕاستی جێگای خۆشحاڵێ بۆ ئێمە ئەم زۆرە پێشبڕکیانە وای کردووە کە بە تایبەتی گەنجان خەریکی خوێندنەوە بن لە جیاتی ئەوەی خەریکی بەکارهێنانی سوۆسیال میدیا بن واتە کاتەکانیان بە خوێندنەوە تەرخام بکەن زیاتر بێگومانم پرۆژەیە تۆ ئەو لایەنەشی هەیە کە وەکو بەڕێز ئینسان لاکردنەوە لە کتێب ئێمە لەوای خەڵک ئەگەر پرۆژێکی وا زۆر بەشێکمان بینەوە بەلای کتێبا و مانای فەرمودەکان و مانای ئاەتەکان و جارێکتر ئاشنا بینەوە لە کتێب مادەم پرۆژەکە لەسەر کتێبێکە کتێبێک لە بەردەستایە ئەمە بۆ خۆی پەیامێکی گەورەی هەیە بۆ گرنگیدان بە خوێندنەوە دوای پرۆژەکەش هیوام وایە زۆربەی بەشداربووان لەسەر خوێندنەوە بەردەوام بن چکە بەڕاستی چەند خوێندنەوەکو وەرزشکردن وایە چەند زیاتر بخوێنەوە هەم ئیستیعاب و وەکو دەڵێ وەرگرتنت باشترێ بۆ جارانی ترش زۆر بە ئاسانی دەتوانی سەرکەوتوبی لە پرۆژەکە. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆچوون و تێڕوانینی بەشێ لە بەشداربووان بوو کە بەشداریان لە پرۆژێکدا کرد بوو تایبەت بوو بە فەرمودەکانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ پێمان دەفەرمێ ئیمانتان تەواو نابێ تاوەکو منتان لە خۆتان و لە دایک و باوکتان زیاتر منتان خۆش نەوێت کەواتە دەبێت پێغەمبەری خوامان درود و سەلامی خوای لەسەر بێ لە دایکمان لە باوکمان تەنانەت لە خودی خۆشمان زیاتر خۆش بێ خۆشەویستیمان بۆ زاتە مەزنا بەکردار بێ لە ژیانی ڕۆژانەماندا ڕنگ بداتەوە چەندە گرینگە ئێمە خەریک بین بە لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کار بە فەرمودەکان بکەین عملی پێ بکەین لە ژیانی ڕۆژانەماندا ڕنگ بداتەوە لە هەڵسوکەوتمان لە قسەکردنمان لە گفتارمان لە مامەڵەکردنمان لەگەڵ کەسانی دەوروبەرمان فەرمودەکان ڕنگ بداتەوە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن.